ساڵانە هەڵدەستین بە ئەنجامدانی کۆمەڵێک پرۆژە کام پرۆژانە هەریەکەیان هەر مامۆستایە و بەپێی اختصاصی خۆی هەر مامۆستایەک لە بوارەکەی خۆی هەڵدەسێت بە ئەنجامدانی کۆمەڵێک پرۆژە کە لە کۆتایی ساڵدا بەهرەی قوتابیەکانمان لەو پرۆژانەدا دەردەکەوێت. ئێمە وەکو بەشی نەوت ساڵانە کۆمەڵێک پرۆژەی گرنگمان هەیە هەر لە دەرهێنانی نەوت لە پاڵاوتنی نەوت لەو هەرگیزانێک کە پەیوەندی بە گشتی بە دەرهێنان و پاڵاوتن و هەروەها ناردن و سۆنیەتی بوارە جیاجیەکانی نەوت بەکاردێت. ئێمە ساڵانە کۆمەڵێک پرۆژەی گرنگمان هەیە کە مامۆستاکان کۆمەڵێک قوتابی بەشداری پێیەکەن کە بە شێوەیەکی کردداری بە ساڵانە لە فستیڤاڵی ساڵانەی پەیمانگە بیرۆکەکەمان بیرۆکەی مامۆستا دەریا بوو ویستمان ئەو جارە نەشڕە بە شێوازێکی جیاواز بکەین هەر هەڵواسین نەبێ بە شێوازی چوارگۆشە کردمان ئەو تەڵەوانەی تێدا بەشدار بوون تقریباً 10 تەڵەبە بوون و باسی شارەکانی کوردستانمان کرد لە هەر 4 پارچە ئەوە بوو کە ویستمان هەر 4 پارچە لە لەوحەیەکدا کۆ بکەینەوە باسی تێدا بکەین. بەشداریمان کرد بە چەند تابلۆیەک تابلۆکان لەسەر کەمپاس و بە ڕەنگی زەیتی ئیشەکانمان کردووە. ئیشەکان زیاتر واقعە چەند ئیشێکی تایە کە باز لە سریال تعبیرەکە دەجنا ئیشەکان هەمووی واقعن. تەمەناکەم دیدی بینەر دیدی هاتووەکان بەرەو شێوەکاری ڕابکێشینەوە و بە تایبەت ئەو ئیشانە کە مۆرچی کوردی پێوەیە مۆرچی کوردستانی پێوەیە با ئێمە ڕێز لە هوەری بێگانە بگرین بەڵام با تۆزێک لی دوورکەوینەوە بینەوە ناو هوەری خۆمان ئێمە خاوەنی کللتوری خۆمانین.